داوا بکەین لە UN لە ئومەی متحیدا لە کۆبوونەوەی ئەو ساڵیدا کە لە 15 مانگ دەکرێت داوا بکەین 10 ساڵی تر ماوەی کاروباری مین لە هەرێمی کوردستاندا درێژ بکرێتەوە بۆ 10 ساڵی تر بۆ ئەوەی بتوانین ئێمە بە هەموو لایەکمان کوردستانێک و عێراقێکی ئازاد لە مین و تەقەمەنی پێشکەش بکەین. کۆی ئیشەکانمان 13,219,000 متر مربع لە کوردستان و لە منطقەی شەڕی داعش پاکراوەتەوە لە مین و تەقەمەنی و هەروەها ئەو بۆمبە چێندراوانەی شەڕی داعش زیاتر لە 22,108 جۆر مین و تەقەمەنی و هەروەها عەبوات هەم لە کوردستان هەم لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەڵگیراونەوە و لە ناو براون و لەمانەدا بۆمبی دژەتانکیش زیاتر لە 20 بۆمبی لەو شێوانەی تێدایە. تیمەکانی هوشیاری دەوری خۆیان زۆر بینیوە لە کەمکردنەوەی مەترسیەکانی مین و تەقەمەنی، بەڵام لەگەڵ ئەوەدا 23 قوربانی هەبووە لە مین و تەقەمەنی. لەو 23 قوربانیە 18یان هاوڵاتین کە 9 لەوانە گیانی لەدەستداوە، ئەوانەی تریش بریندار بوون. تەنها لەو 23 5 دانەیان 5 کەسیان لە مینلابەرەکانی ئێمە و ڕێکخراوەکان بوون کە یەک شەهید لە دەستگای مین و یەک شەهیدیش لە ڕێکخراوەکان و 3 برینداریش لە دەستگای مین و ڕێکخراوەکان هەبووە. زیاتر لە 57 چێلگە مین و تەقەمەنی پاکراونەوە و عەرزەکان تەسلیم بە خاوەنەکانیان کراوە.